لە نێوەیەکێک لە جەنجاڵترین و تاریکترین کۆڵانەکانی بازاڕی شاری کەلار دانیار خەریکی وێنەکێشانە. لەگەڵ ئەو یاری و بووکەڵانی بۆ فرۆشتن دایناون هەندێک لە کارە هونەریەکانی نمایش کردووە. بە وتەی خۆی ئەو خەریکی شۆڕشێکی هونەریە لە نێو شاری کەلار و وێنەکێشانی سەر شەقامی کردووە بە پیشەی ڕۆژانەی خۆی. هونەری شێوەکاری هونەر لە ناو شاری کەلارە بەڕاستی هەستەکەم کەمە بووە، بەڕاستی وەکو مردوێکی لاتەمەوێ زنیکەمە لە نێو خەڵکە لەسەر شەقامە کاری لەسەر بکەم. ئەوە خۆشحاڵی بۆ من کە من توانیمە هونەر لە ناو شارەکەمە جێگەیەکی تایبەتی بکەمەوە لە ناو خەڵکەکەیە. دانیار لە منداڵیەوە خولیای وێنەکێشانی هەبووە، بۆ ماوەی 8 ساڵیشە بە بەردەوامی خەریکی وێنەکێشانە. ئەو ئێستا لەم کۆڵانە جەنجاڵەدا یاری منداڵان ئەفرۆشێت بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی. لەگەڵیشیدا هونەری وێنەکێشانی هێناوەتە سەر شەقامەکان، هەم وەکو نمایشی هونەری، هەم وەکو قازانجێکی دارایی. وەختێک دانیار لە وێنەکەی بەردەستیدا ڕۆچوو بوو، زوو میوانەکان پیان ئەبڕی و پرسیاریان لەبارەی وێنەکانەوە لێ ئەکرد. خەڵکێکی زۆر داواکاری لەسەر وێنەکان هەیە، ئەوە خۆشحاڵەیە بۆ من. ڕۆژانە زیاد لە 20 کەس 10 کەس داوای ڕسم لە منەکە بۆ دروست بکەم. هەنێکەیە بە هەدێ بۆیە، هەنێکەیە بە بژێوی ژیان پارەی لێ ئەسێنم. گەرچی دانیار گەلێک دڵخۆشە بۆی ئەیکات، بەڵام وێنەکێشان لە نێو ئەم جەنجاڵیەدا ئاستەنگی خۆی هەیە. حەزم لێ وێنەی ڕاستەوخۆ بکەم، بەڵام جێگاکەم مین ئەوە نییە زیاتر بۆ هونەرناساندن بۆ خەڵکە باشترە، چونکە جێگاکەم قەرەباڵقینەوە نیە خەڵکی ڕاستەخۆ وێنە مەداتی لە ڕێی مۆبایل لە ڕێی ئەمانەوە هەم کاسپێکەیشی لەسەرەکەم بانگێش کراون بۆ چەندی پێشانگا. من لێرە پێشانگایە، هەموو ڕۆژە پێشانگای هونەر بە خەڵکە ناسێنم. پێشانگای یەکدا 2 ڕۆژە، من هەموو ڕۆژە لێرە پێشانگایەکە بۆ من. زۆرێک لەو کەسانی تێدەپەڕین بەدەم کارە هونەریەکانەوە دەهاتن و دەستخۆشیان لێ دەکرد. دانیار دەڵێت هەر ڕۆژێک بۆ من پێشەنگایەکی هونەریە کە پێشکەش بە شارەکەمی دەکەم. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، کەلار.